زۆر گەورەیەوەنا ئەڵێ چی گەڕێمەوە تۆ لە دنیای دادگا و حاکمی تحقیق بازدان و پەڕینەوە بۆ دنیای هونەر چۆن گەڕام بوو بە دوای ئازادیە ئازاد نەبووی لە ڕابردوو لە زیندان بە هیچ جۆرە باسی شتی دادگا ناکەین قەت ئاوا سلێمانی و لە بەرزیەوە بینی بوو ئێمە خاوەنی وڵاتێکی زۆر جوانین دژەباو بووی بەردەوام ڕەچە شکێن بووی بە هیچ جۆرێک ئەو ئەیویست ئیستیغلالی ژنبوونی تۆ بکە وای ئەزانی شەرمەکەی قێنان کەوازی لێ بێنم حەول بە خۆیانەکەم وەکو تاوانبارەی ناسێنە تەسیر لە سمعەیەکە بۆ ئەوەی حەق سەرخەم بەسەر ناحەقم حاکم بەخێر بێ سەرچاوم تەندروستی و چۆنە ئەلحەمدولیلا باش و زۆر باشی؟ سپاس زۆر مەمنون بڵێم چاکر. هونەرمەند ناز عارف یا بڵێم حاکم ناز هونەرمەند هونەرمەند ئەچین گەشتێکی خۆشەکەین بەم باڵۆنە زۆر گەورەیەوەنا زۆر وەرە با سەیرێکی ناو باڵۆنەکە بکەین هەرچەنە پێکەوە ترسناکیشە نا هیچ ترسناک نییە زۆر زۆر خۆشە ئێمە بە قورسایی هەمومان تەنێک نابین توانای هەڵگرتنی 5 تەنی هەیە ئەم باڵۆنە ئەڵێ چی گەڕێمەوە بەڕاستیتە تەکسیشی لێ نێ گەڕێمەوە بەخوا تۆزت ترس ناکە بەخۆی تۆزە بەرزیم هەیە لەکوێوە حاکم ئەلێرابێ ناسخان بەس وابزان پرسیارەکە پرسیاری من نییە و پرسیارێکی بەجێ و زۆر کەسیش ڕەنگە ئەو پرسیاریان لەلا دروست ببێ ئەو دنیای هونەرەی کە لە ناکاوێ هاتیتە ناوی بە نسبەت زۆر کەسەوە مفاجئە بوو تۆ لە دنیای دادگا و حاکمی تحقیق و ناو ئیجرام و ئەمە و لێرە و ئەم بازدان و پەڕینەوە بۆ دنیای هونەر چۆن بوو چی بوو ئەتوانی ناوی بنین گەڕام بوو بە دوای ئازادیە ئازادی ناوخۆی من کە میست دوای ئەوەی ڕۆژانە کە من لە ناو دادگا چەنەها کێشەم ئەدی هەموو کێشەکان بەڕەنگی ڕەش و ناخۆش و زۆر شت کە تەئسیراتی لەسەر مێشکت ئەبوو کە ئەمەش هۆکار بوو بۆ ئەوەی لەسەر جەستە شهر هەمان کاریگەری هەبێ وابزانم ئەو بازدانە یەکەم مەرحەلە بە سروش دەستی پێکرد ئەوە بوو کە ئەمیست ئازاد بووم لەگەڵ خۆما بچم بگریم چم هاوارکەم لە سروشتا و ڕەنگە جوانەکانی سروش ببینم ئەوەی کە لە 6 ساڵە لە سروشتا کۆم کردەوە دوایی وەکو تابلۆ هاتە دەرێ بە ڕەنگا و ڕەنگ وەکو تابلۆ کەوتمە ئەوەی کە تابلۆکان بنەخشێنم ئەو ئازارانەی کە دیومە لە هەنێ لە جەستەیەکی ئافرەتە ئەو لە ئەو دوو دەرگاکانی بەندی خانەکانەوە بیان کەمە تابلۆیەک کەواتە لە ناو دنیای هونەری شاهر هێشتا ڕەها نەبووی هێشتا ئازاد نەبووی لە ڕابردوو لە زیندان لە بڕیارەکان لە دنیای دادگا شتێکی زۆر سیر هەیە ئێمە مەسەلەن هاوڵەکانم ئەوانەی کە هەموو لە دادگای ئیشەکەی زۆر جار کە دانیشتێکی خۆمان نەبێت ئەڵێن بە هیچ جۆرە باسی شتی دادگا ناکەین بۆی ئیمڕۆمان ڕۆژێکی ئاسوودە بێت ئەڕۆین لە پیاڵەچەیەکەوە زیکرایەتێکی دادگامان بۆیێتەوە مۆزۆعەکە گۆڕێت ئەو جارێکی تر بووە کێشە تابلۆکانی ڕاستە لە ناو تابلۆکانیشما هەیە هەنە بزەبت ئەو تابلوانی کە جەستەی مینەیە لەگەڵ ئەو تابلوانە کە کلیل و قوفڵەکان قەت ئاوا سلێمانی و لە بەرزیەوە بینی بوو واهینە لە فڕۆکە واڕوو نییە بەڵام بەڕاستی ئێمە خاوەنی وڵاتێکی زۆر جوانین ئەوەنە ڕەنگا و ڕەنگە ئەوەنە جوانە کاریگەری خۆی هەیە لەسەرمان کە چەند دووریشکەینەوە لە وڵاتەکە بە حەز و ئارەزویەکەەوە حەزمان بەگەڕانەوە جارێکی تر بۆ ناو کوردستان و بۆ سلەیمانی بزات تۆ بەردەوام لە ژیانی خۆتا وا ناسراوی کە بەردەوام دژەباو بووی بەردەوام ڕەچە شکێن بووی و ڕۆحێکی سەرکێشانەت هەبووە ئەمە لە پیشەکەت و ژیانی خانەوادەی تا سەرێشە و دەردی سەری بۆ دروست نەکردووی بە هیچ جۆرێک من هەر خۆم یان لە خانەوادەیەکە گەورە بووم مەسەرەن ئافرەت لایەن ڕێزی هەبووە و ئافرەت حەزیان کردو خوێنەوار بێ و توانای خۆی هەبێت و خۆی ببینێتەوە لە ژیانە ئەو شتێکی تریشێ لەوانەیە من ئەیگەڕێنەوە بۆی من لەگەڵ کوڕا گەورە بووم من لەگەڵ براکانمە گەورە بووم تۆزە طبیعەتی کوڕانم زیات
کردووە لەبەرەوەی دایمە لەگەڵ ئەوانە ئەڕۆشتمە دەرەوانیە لەگەڵ ئەوانە ئەیان بردم لەگەڵ خۆیانە بۆ سینەما بۆ دەرەوە بۆ گەڕان لە ماڵیشەوە جیاوازی نەبوو جوانترین شت کە من لە بیرۆریەکانمە هەتا ئەم دقیقێ ماوە خاڵم خوا ئەفریقا دائیمەن کە ئەهاتەوە ماڵێ ئیمڕۆوا بیرەکەمەوە بۆ خاڵم جیاوازی نەکرد بەوەی کە مەسەلەن من مینم براکانم نێرینان ئەوان لە من گەورەترن من بچووکترم مەفروضە ئەوان پارێکی زیاتر وەرگرن لە من هیچ کات ئەو بیرۆکێ نەبوو هەرچێکمان وەکو یەک بۆیە کردین وەکو یەک شتی بۆ کڕین وەکو یەک پارەی ئاینەیە لەوانەیە ئەوە هۆکارێک بێکەوەی من خۆم دیەوە بەقوات و هەر لە خانەوادەکەشمە خۆم خاوەن کەواتە لە ئەزمموی ژیانی خۆتەوە بۆی کارکتەری ژن و کچەکانمان بەهێز بێت گرنگترین شت بۆ مامەڵەکردن لەگەڵ کچەکەتە لە ماڵەوە چییە؟ هەر کەسێک کچی هەر کەسێک هێزی بەرە ڕازگۆ بە لەگەڵیا پیشانی بکە تۆ نزیکترین کەسی لەو تۆ قاسەیەکی گوێ لە هەڵەکان یەکدی کەسمان نییە لە دنیاە هەڵەمان نەکرد بێ ئەو هەڵە نەکەین هەمومان هەڵا ئەەکەین هەمووشمان هەڵەمان کردووە بەڵام مەسەڵەن قسەیەکی باو هەیە کە گوایە ئافرەت عاتفی تر هەرچەندە من زۆر بڕوان بەم قسەیە عاتیفە جیایە لە بڕیاردان لە ڕێگەی دەرگای عاتیفە هەوڵیان نەیەوە کار لەسەر قەرارەکانتان بکەن وەکو حاکمە دادوەرە ژنەکان بڕوانە کە من بەش بە حاڵی خۆم هیچ کاتە ئەوە تەئسیری تێنە کردوم یعنی زۆر جار مەسەلەن کە داوایە کاتۆتە بەردەمم وەکو داواکە خۆی یعنی چیتیا نووسراوە چیتیا کراوە واهی قرارم ماوە نەک بۆی بە عاتیفە بە شکلی بە عاتیفەی بە مەرکەزی ئیجتیماعی ئەبەت ئەو شتانە هەبووە هەرچەندە نامەوێت زۆر بتێنمە ناو دنیای دادگا بەڵام ناشکرا تۆ تەجرید بکەمەوە لە ناو نیشانەکەت و پیشەکەت مەسەن هیچ قەزیەکت لە یادەکە بۆ ژنێک لە ساتە وەختی خۆیان مواجهەکردنی واقعەیەک قرس بوو بێ بەڵام مبادرەت کرد بوو بێ بەوانەیەک بۆ ژنەکانی دوای خۆشت هەرچەندە گەڕانم تۆ ناو دادگا و ئێمە هاتین دوورکەینەوە لە سروش تابین بەڵام ئاساییە و کاتێک من وەکو داواکاری گشتی چوومە ئاسایش یەکەم جار بوو پشمە ناو سجنەکانەوانەیە کاتبێکم لەگەڵا بوو دەفتەرێکم دروست کرد بوو لە دەفتەرەکە پێم ئەوەت ناوی کەسەکە کێشەکەی چییە کە هەیەی و ناوی محققەکەی کە لەگەڵ یا تحقیقی کردووە و قەزێکەی چییە یەکێ کاتە بەردەمم ئێستش لە بیرمە شێوازی سجنەکە کە ئەچیتە ژوورەوە لە لای دەستە ڕاستێ حەمام و توالێتەکان هەبوو قاعەیەکی گەورە بوو خەڵکێکی زۆری تیا بوو 40-50 کە زیاتری تیا بوو یەکێکیان هات وتم تۆ کێشەکە چییە مەسەلەن داواکە تەخیر بووە تەمیزی کردووە یا بەلیانی ئەتیرافە کردووە وتی من قوربان بەلیانی ئەتیرافم کردووە هەرچی جەستەم هەیە وەکو بێژن کونکونە جگەرایان پێ کوژانوەتەوە ئەوەی سیر بوو ئەو لەویا مەسەلەن ئەویستی عاتیفی من ڕاکێشەوە وەکو ژنیە کە چۆن ئەمانە یعنی وایان لێ کردووە جەستەیان سویتانوە بیجامەکەی هەڵکرد دووسێ نقطەی پیشان نام لەسەر پشتی قاچی علەساز ئەمە جگەرەی سوتاوتی بەڵام تۆ خوشکمی وەڵاهی ئەوە پشتم و ڕانم و لەشم هەر هەمووی وەکو بێژنی لێ هاتووە ئەوەی سیر بوو بەلای ئەوانەی لە قاعەکە بوون لەگەڵ کاتیبەکەی کە لەگەڵ ما بوو لەگەڵ خودی خۆیە ئەو بوو کە پێم وت ئەتوانیت جلەکانە لابەی تا جەستە و ببینم بۆی بزانی بۆ ئەوی بڕواو پێ بکەم چکە من ناتوانم لوجنەیەکی تحقیقی دروستکەم ئەو بنێرم بۆ لیژنەی طبی هەتا نەبزانم ئەگەر وایە لەسەر جەستەی ئاسارێکی ژنبوونی تۆ بکە وای ئەزانی شەرمەکەی بزەبێت کەوان پێوت ئێستش بیرمە وەکو داچڵەکینە داچڵەکی و گەڕایە دواوتی ئاواهی دەستی لێ کرد وتی ئاخر قوربان وەڵا بڵێم چی یعنی ئاخر وەڵاهی نابێ و وتم ئەگەر پێت شەرمە لە بەردەمی ئەمانە ئەتوانیت لە حەمامەکە پیشانم بیت جەستە و کوێی بری یعنی کوێیان وا لێ کردو تا من بتوانم بە لێژنەکە بڵێم تا بە پزیشکی
ئاسایش بڵێم تا ئیحالەت کا بۆ لیژنەی تۆبی وتی قێنان کەوازی لێ بێنە محاول بە خۆیانەکەم بەڵام حاکم لێرەدا کێشەیەکەیە بۆیە هەندێک جار خەڵک مەترسیەکی هەیە سڵەمینەوەیەکی هەیە لە دادگا خۆت زۆر جار نەتبینیوە هەموو ئینسانێک معڕەزە بۆ ئەوەی کە ڕۆژە لە ڕۆژان وەکو تۆمەتبەر ببرێتە بەردەمی دادوەر لە ڕووداوێکی ڕێکەوتە لە شەکێکە لە ڕووداوێکە کە خۆنەویستانەتی ئەکەوێ بەڵام زۆر جار میدیای ئێمە یەکسەری وەکو تۆمەتبار ئەم کەسا وەکو تاوانبارەی ناسێنە تەسیر لە سمعەیەکە حتا خەڵک هەیە حکمی بە هەڵە وەرگرتووە دوای ڕەدی اعتیباری وەکو پێویست بۆ نەکراوە ئەم شتانە ڕووینەوە باڕوویەوە یعنی تۆ ئێستا زۆر کەسان هەن لە مەرحلەیەکی معەنە لە ڕێی سوشیال میدیاکانەوە بە شێوازێکی وانە شیرین بچوو کراونەتەوانە دواییش دەرچۆوانە بەریئە بەریئە مەبدەئی خۆتان کاڵێ تاوانبار المتهم بەریئە حتى يثبت إدانته تاوانەکەی لەسەرە وایە زۆر جار لە دیدارەکانی پێشوو تا نیگەرانیەکی زۆرت هەبوو لە ڕەوشی دادگا لە ڕابردوودا کەمتر دەستێوەردان هەبوو یان ئێستا لە ڕابردووە کە تا ئەتوانم پێت بڵێمە تا خۆی تقریبن لە 2007ەوە وردە بە پۆین تا دەستی پێکرد چۆن یعنی بێنە ناوانەیە بەسکە بینیان زەمینیان بۆ خۆش بوو بۆ ئەوەی کە یاسا نەمێنێت ئیتر لە 2010 بە دواوە زۆر بەرفراوان بوو زۆر جار داواکاری گشتی و زۆر جار مەحاکم بەردەوام پەیوەندیەکی باشیان لەگەڵ میدیا هەیە زۆر جار بەرچاوڕوونی ئەیان لە جیهاندا لە وڵاتە دیموکراتیەکانە قەزیەکان بۆ خەڵک شەرحەکان ڕوونیەکەنەوە تو هەندێک جار ئەم محاولانەت هەبووە ئەمە تا چەندە ئەگەر چی ضرورەتێکە لە ڕووی بەرزکردنەوەی معریفەی یاسایی خەڵکەوە بەڵام ئایا قبول کراو بووە هیچ کات قبول کراو نەبووە لەلا هیچ کات یعنی بەڵام خەڵک زۆر پێشوازی لێ کردی بۆ خەڵک زۆر پێشوازی لێ کرد زۆر جوانیان بۆ نووسیت بزاری جوان کۆمنت و تێچێنی جوان من هەنێک کۆمنتی ئەو کەسانم خوێنەوە کە من یارمەتی ماون کاتێ یعنی لە سجنا بوون ئەو داوایەکیان هەبووە بەڕاستی کۆمنتەکەی ئەوە نەجوان نووسیوە یعنی حەزم کردو لەو دقەیە بگرین بۆ هەڵوێستەکەی ئەوە نەجوان بووە ئەوەنە کاریگەری هەبووە کتێبەکانی کە سووتانت دیسان چاکی کەیتەوە بڕۆیتەوە بە ناو دادگا خۆی زۆر تەقدیری هەڵوێستی تۆ کرا من لەم ماوەیە مناڵەکانم لە یەکێک لە شتەکانە کە هەڵگیرا بوو کتێبێکیان گۆڤارێکیان دۆزیەوە گۆڤاری ڕەنگین کە لە ئازاری ساڵی هێشتا کە تازە بووین بە محامی گۆڤاری ڕەنگین مقابلەیەکی لەگەڵا کردوین هەر 4 محامی ئافرەتەکە کە بووینەتە محامی بەڵام خۆم زەمن گەڕانمیەوە بۆ ئەم هەموو ساڵە بۆ دواوە لەوانەیە پێ بڵێم مانشێتی لێدوانەکەی من بەچی دەست پێ کاچی تەسەوڕەکەی ئەڵێن بۆ بووی بە پارێزەر ئەڵێن بۆ ئەوەی حەق سەرخەم بەسەر ناحەقە یعنی شتێکی سیر بوو بەلای خۆشمەوە من لەو زەمانە ئەوام وتووە و لایزال ئەم بیرۆکەی هەر لە مێشکمان ژیاوە و ڕۆی و بەردەوامێتی هەبوو تا ئیمڕۆ باوەڕەکانی سەرەتای تەمەنیا گەورە بێوە نیە بەس من هەر بۆ باوەڕۆشۆچڵە ئینسان کۆیلی قەنەعەتەکانی خۆیەتی بزەبێت یعنی من کە چووم هاتمە بواریانساوە نە بۆ پارە هاتم نە بۆ مەنسەب هاتم حەزێک بوو کە بتوانیت ئاسوودەی و پێکەنینیە بۆ ڕوخساری کەسێ بگەڕێیتەوە کە مافێکی خوراوە باسی کچەکەت و مناڵەکانە کرەوان چیان خوێنەوە مناڵەکانم کچە گەورەکەم دکتۆرەی دانا دکتۆرەی دانا و هاوسەرەکەشی هەر دکتۆری دانا کچی دووهەمم دکتۆرەی ئامە نیسائیەیە و مێردەکەشی دکتۆری شکاندنە لەسەر ئارەزووی تۆ بوون بە خۆیان حەزیان لێ بوو خۆیان حەزیانت نەکردووە مناڵەکان شارم لەسەر ئەو ڕشتەیە هەڵببژێرن کە لە کۆمەڵگا بەڕازگۆیانە قسە بکەین کوڕەکەشم لە سەنفی سەی طبی عامە هەر ئێمە تەنها بەرچاوڕوونیەکمان ناونەتێ مەسەلەن بۆ نمونە مینا زۆری حەز لێ بوو پەیمانگای هونەرە جوانەکان بووە ئەو هێشت ئەم هێشت بەڵام تۆ پێش ئەوەی هێشتن بێڵی بیرۆکەی ئەوەی بەرێ
ئەو لەسەر چ نەڵێکی ژیان گەورە بۆ ئێوێ چۆنی بژی باشە بەس تۆ ئەگەر ڕیزی نەو بۆ هێڵایە و دایکە تۆ دوای ئەو هەموو ساڵت کارکردن لە دادگادا لە بە زۆر بەەوە گەڕایتەوە بۆ لای هوەر نانا سیرکە من بە زۆر بە کەسیانم نەکردو بەڵام مینا حقیقەتەن زۆری حەز لێ بوو قانون بخوێنێ مینا کەسێکی زۆر عاتفیە زۆر زیالە لە زوو هەرچەند سیرمە کرد ئەمە ئەگەر بێتە ئەم بوارەوە خۆی لە دەزات تووشی کە ئابە و نەخۆشیە بێ بۆ معلومات لەوانەیە بینەر نەزانێت کە حاکمەکان و مدعی عامەکان و ئەوانەی کە لە سلکی پۆلیس و ئیشەکەن ئەمانە لە هەموو وڵاتانی جیهانە بەردەوام سەردانی دکتۆری دەرونیان هەیە چونکە کاریگەری ئەو کەیسانەی کە ڕۆژانە ناخدەهەژێنێ زۆر گەورەیە باشە تۆ هەست ناکەی بۆ نمونە لەواتچە ئەو سلکە هەر لە سەرەتا بە هەڵە کەوتبیتە ناوی ئەوە دیزاینەر و شت بوویتە واللهی نازانم دیزاینەری ماڵ بێ دیزاینەری جلوبەرگ بێ بەس لەوەچێ ڕغبەتەکەم ئەوەی پێکردم چکە بەڕاستی حەزم لێ بوو بچمە ئەو بوارەوە یعنی قوبوڵ مرکزی فڕی نایتەوە نانانانا بەعکسەوە لەوانەی پێ بکەنی لە قوبوڵ مرکزیە 40-50 خانەتەیە بۆ پڕکردنەوە من کاتی خۆی یەک کولیم نووسی بوو طبعا لە هەموو عێراقا بەس کولی قانون هەبوو تاکە پڕکردنەوەم ئێستش بیرمە کە چوون بۆ مدیرەی تەسجیل ناوەکەی بان کردم وتی ئەمە پڕ نەکراوە تۆتم با پڕکراوەوەتی بابەچی پڕکراوە تۆ بەزێکێکە نووسێتم مەخرەر ئەوە یا ئەوە یان شتێکی ترم ناوێ گەمەی سفرێت کردووە بەزەبەت وتم نا من بەس کۆلێژی قانون ئێستا باشە ئێستا لەم تەمەنەتا خۆت پێ وایە سەر بە گروپی هونەرمەندانی یا سەر بە گروپی دادوەرانی ڕغمە هەموو مەساتێکە بینیومە هەر سەر بە گروپی دادوەران حەز ئەەکەم ڕۆژێک لە ڕۆژان پێش ئەوەی بمرم ببینم بە جدی حەق سەرەکەیە بەسەر ناحەقە نمونەی باڵات هەبوو لە دادوەرەکانی پێشخۆت خۆی نمونەی باڵام کە چوومە کۆلێژی یاسا پورم بوو حاکم گەلاوێژ کە لە کۆلێژی یاسا دەرچوو بوو دوایش کە بوو بە یەکەم دادوەری بەڵێ کە بوو بە یەکەم دادوەری ژن هەر لەلام نمونەیەکی جوان بوو کە من ئەو نمونەی بە مناڵی هەڵم بژاردووە لازال نمونەیە کە بەرەو گەورەی ڕوات ئەوەش بەڕاستی ڕەچەشکاندن بوو بە دادوەرکردنی ژن لە کوردستان وانە زۆر شتێکی جوان بوو کە ئەوە کرا کە ژنیش ئەو مافەی هەبێ ئەو دەورە ببینێت و ئەو هەستێ بەو کارانەی کە پیاوێکە تۆزانی زمانی زوو لە زمانی زەردەشتیا ژن پێگەی قازی هەبووە لە مێژووی زۆر کۆنا بەڵام فترێکی زۆر ئەم پێگەیە لە لای ژن نەما بوو کە ژن بووە بە دادوەر گۆڕانێکی فعلی بوو لەمەدا ئەکرێ بوو ترێمام جەلالیش ڕۆڵێکی زۆر گەورەیە بوو بەڕەحمەت بەزەبەت و بەڕاستیش ینی ئێمە ئێستا ئەگەر سیرکەیت تەنانەت ئەو ژنانەی کە لە بواری داواکارێتی گشتیە یا لە بواری حاکمیتیە ئیژەکەن هەمومان بەڕاستی زۆر ئەتوانم بڵێم سەرکەوتوانە کارمان کردووە بۆ خۆمان بەڵێ یعنی بەکارەکانمان بە شێوازێکی سەرکەوتوانە ئیشمان کردووە کەم کەس وەکو تۆ درەنگ دەستەکا بە بواری هوەر و نەحت و نیگار کێشان و شتانە تیا سەرکەوتوو بێ بەڵام تۆ پێشانگایەکی شت کردە و پێشوازیەکەت لە زۆر هونەرمەند کە چەندین ساڵە ناو ناوبانگیان هەیە پێشوازیەکە گەرمتر بوو ئەمە چه هەستێکی لا دروست کردی بڕواکی ئەو ڕۆژەی ئەو پێشانگایم کردەوە هەستم کرد من کەسێکم لە پەیمانگای هونەرە جوانەکان دەرچووم و یەکەم پێشانگام و بیدایەتی ژیانمە یعنی ئەو هەستی سەرکەوتن بەڕاستی هەستێکی زۆر خۆشە یعنی هەستێکە هیچ کەسێک ناتوانێت بداتێ ئەوە نەبێت کە خۆت بۆ خۆتی دروست دەکەی هەستی سەرکەوتن هەستێکی زۆر بەرزە ڕای هاوڕەکانت چی بوو لەسەر تابلۆکانت وەڵاهی من طبعا زۆر خۆشحاڵ بووم بەو کەسایەتیانەی کە بانگم کردبوون کە هەمووی کەسایەتی شار و دراوسێ و هاوڕێی قوتابخانە و زۆر کەس بوون کە هاتن و ئەو شکڵە جوانیان دی کە ئەو چەپکە گوڵانەی کە هەمووی هات بۆ پێشانگاکە هەموویان ئەیانوت ئێمە ڕاستە هاتوین مەسەڵەن تابلۆکان تماندی وەلا کە بڵاویەکەی تەوانێت لە فەیسبووک یاشتێ بەڵام بە هیچ جۆرێ
تەسەورمان نەکردو ئەم تابلویانە بەم شێوازە جوانە بێت بەم کارە هونەریە جوانە بێت جا قسمێکیان ئانوت یەکێ لە برادەرە حاکمەکانمان زۆر جار پێکەنینێ ئەیوت ئەنتی بتذاکری من وەرانە ئەمە چۆن کردووە ئەنتی بتذاکری من وەرانە وتە وەڵی بتذاکری من وەرانە نیە بڕواو بێ هەتا ئەم دقیقەیە خۆم کە تابلۆیەک دروست دەکەم ئاخر شت کە تەواوە بێ لە دوورۆ بۆی وەستم ئەڵێم بەڕاستیەوە من کردم و چۆنیش کردم ینی کە دەستەکەی بە ڕەنگەکان تێکەڵەکەیت و فڵچەکەتە گریتە دەست سەرەتا بیرۆکەی ئامادەت نییە بیرۆکەی ئامادەم نییە جاری وا هەیە ڕۆیشتوم هەروەکو چۆن ئیلهامێکی شەعر چۆن جا من ئەو لە سەعیکردنیشە ئەو فکرێمە بوو لە پڕ شتێکم ئاهاتەوە بیر و ڕێگە ڕۆشتم لە کتێبەکەمە خەتێکمە هێنا بەژێرە هونەرەکەشم وایە زۆر جار ڕسمەکەم کردووە لە پڕ ئەوەستم لە دوورەوە بۆ یا ئەڕۆم و لە پڕ ئەگەڕێمەوە بۆ ناوە ئەبینم هەڵەیەکەیەتە ئەبێ بگەڕێمەوە چاکیکەم حەزەکەی تابلۆکانە ببەخشی یا بیان فرۆشی من یەکێک لە هونەرمەندەکان کە هونەرمەندێکی زۆر ناسراوە شتێکی پێوتم وتی تابلۆ مەبەخشە وتی هێنێ جار ئەو کەسانی تابلۆیان پێبەخشی قیمەتی هونەرەکەی نازانن لەوانەیە دوای چەند ساڵی بیبینی تابلۆکەی فڕێیاوە بەڵام کە تابلۆت کڕی هەستی پێ ئەکەی کە تۆ بە هەموو ئارەزوویەکی خۆتەوە هەستاوی بە ئیختیاری چکە من ئەگەر بیبەخشم تابلۆکە من ئیختیارەکە تابلۆت فرۆشتووە تا ئێستا کڕیت خۆت ئیختیارەکە تابلۆت فرۆشتووە جیاوازی لەوە هەیە تابلۆم فرۆشتووە لە پێشانگای ئایندە تا تابلۆکانە هەمویان خازعن بۆ فرۆشتن یا ئیتریش نافرۆشم هەر کۆیانەکەیتەوە حەزەکەم چونکە بەڕاستی حتا ئەوانەی کە فرۆشت من هەندێکیان ئێستا لەوانەیە پێ بڵێم وەکو مناڵێک بیریانەکەم چکە ژیانمی خۆمیکایە کاک ڕەنج من کە تابلۆیە گەکێشم ئەگەر باوەڕم پێ بکەی لەوانەیە یعنی ئەو چەند سەعاتەی لەسەر تابلۆکەم ئەسڵن وجودم نییە لە ژیانە حەز ناکەم لە وجودام حتا مۆبایلەکەم لێ بە حەز ناکەم جواب بەمەوانەیە حەز ناکەم کەس بانگم کە حەز ناکەم کەس قسەم لەگەڵام کە حەزەکەم هەموو تەرکیزم لەسەر تابلۆکە بێ چ ڕەنگێکە زۆر مناڵەکانیشم ڕەنگیان هەیە ڕایانە ڕان هەیە مەسەن زۆر جار کە تابلۆیەکەم ڕام پێ ئێبەخشم مەسەڵەن ئەمە وا لێ بکەیە ئەوە وا لێ بکایە ئەگەر ئەوەی گۆڕانکاری تیا بکەی جوانە بێ من مناڵەکانم لە مناڵیەوە فێر کردووە لەسەر ئەوەی کە خاوەنی ڕابن زۆر مهمە بۆ کەسانی کە ئێستا مناڵەکانیان بچووکە مناڵەکانت وا فێرکە خاوەن ڕابن کە خاوەن ڕابوو لێت نزیگە بێتەوانێ سیقەی پێ ئەەکەیت هەستی پێ ئەەکەیت ئەویش هەست بەواکە تۆ وەک گەورەیەک سەیری ئەەکەی نەگوەکو مناڵێکی بچووکی بێڕا ئەزانی کاتی خۆی من پرسیارەکەم لە کردێوتم خۆت بە قەرزاری کێزانێت ئاوا دەست بگرە دابەزین وتم خۆت بە قەرزاری کێزانی بەڵام ڕاستیت پێ بڵام من خۆم بە قەرزاری تۆ ئەزانم چونکە تۆ حاکم شەغڵەتی کاتی خۆی من بەبێ ئەوەی ڕۆشنبیرێکی یاسایی ئەو تۆم هەبێت زۆر یارمەتیتانە هەمیشە لە بەرنامەکانما قسەتان بۆ ئەکردم هەمیشە یارمەتیتانە ئەوە ڕۆحێکی جوان بوو لە تۆدا ئەزانی سپاس دەکەم طبعاً ئەوە هینی چاکەی خۆتە کە ئەو بیرەوەریەت هەیە ئێمەش خۆشحاڵین بەوەی کە جەناب کەسێکی کە توانیوتە زۆر بە ویژدانانە بەرنامەکانە پیشانی بینەربەی کە سوودمەند بێ بۆ خەڵکی و بۆ بینەریش سپاس دەکەم جارێکی ترمە خۆش بوو بەڵام هەر بردمتەوە بۆ مەحکەمە خەی ناکەم کەی لە مەحکەمە من نەجاتمە بێ